سەبارەت بە دابینکردنی سیستمی بەرگری بۆ پێشمەرگە کاریگەریەکانی لەسەر هێزی پێشمەرگە بۆ تۆکمەتربوونیەوە هێزە وروها پاراستی سوورەکانی هەرێمی کوردستان گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز جەبار یاوەر شارەزای سەربازی و ئەمینداری پێشووی وەزارەتی پێشمەرگە کە لە سلێمانی و لەگەڵماندا. بەڕێز جەبار یاوەر سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش. وەزارەتی دەروی ئەمریکا یاخود با بڵین بڕیارە لە پێی پرۆژەی یاسای بودجەی وەزارەتی بەرگری ئەمریکادا سیستمی بەرگری بۆ هێزی پێشمەرگە وەروەها هێزی عێراق دابین بکرێت. دابینکردنی ئەم سیستمە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان تا چەند دەتوانێتەوە هێزە تۆکمەتر بکات؟ سڵاو لە ئێوەی بەڕێز لە بینەران مەگشتی و لە هێزی پێشمەرگەی کوردستان مەگشتی. هاوکاریکردنی ئەمریکا و هاوپەیمانان مەگشتی و بە تایبەت ئەمریکا بۆ هێزی پێشمەرگەی کوردستان هاوکاریەکی بەردەوام بووە، بە تایبەتی لە ئەتوانم بڵێم لە دوای ساڵەکانی 2023وە بۆ ئێستا و بەر لە 2023 هەر هەندێک هاوکاری و هەماهەنگی هەبووە کە بە تایبەتی لە شەڕەکانی دژی ئەنسار السونە و ئەنسار الئیسلام. بەڵام لە دوای 2023وە هاوکاری ئەمریکا بۆ هێزەکانی پێشمەرگە لە هەموو بوارەکانە هەر بەردەوام بووە و لە دوای ساڵی 2010وە پاشی خستنی هەردوو وەزارەتی پێشمەرگەی کە لە سلێمانی و هەولێر بوون، ئەو کاتە ڕاوێژکاری هێزەکانی ئەمریکا بە بەردەوامی لە وەزارەتی پێشمەرگە بوو و بە بەردەوامیش هەمانگی و هاوکاری هەبوو لە بواری ڕاوێژکاری و پێدانی چەک و تەقەمەنی. ئێمە لە ساڵی 2011 لەلایەن ئەمریکاوە دوو لیوای تەواوی هێزەکانی پێشمەرگەی وەزارەتی پێشمەرگە لەو کاتێک کە یەک ئەخران لە وەزارەت پڕچەک کران بە هەموو جۆرەکانی چەکەوە، لە چەکی سووکەوە هەتاکو چەکی قورس و هەتاکو ئامێری گواستنەوەی بڵێن جەنگی لە وەزارەتی پێشمەرگە. و دیارە لە کاتی شەڕەکانی داعششدا، یعنی لە دوای 2004ەوە جگەل لە ئەمریکا هەموو وڵاتانی هاوپەیمانان هەر وڵاتێک بە جۆرێک هەماهەنگی و هاوکاری و پشتیوانی هێزەکانی پێشمەرگەی کردووە لە بواری مەشق پێکردنەوە یان ڕاوێژکاریەوەوان چەکەوە. ئێستا ئەم بابەتە ئەمە ماوەیەکە کە لە هۆکارەکانی ڕاگەیاندن باس دەکرێت کە پێشنیارێکە بۆ پێشتر لە کۆنگرسی ئەمریکا لەلایەن کۆنگرسمانێکەوە کە بەهۆی هەڕەشەی درۆن و ڕەشەی ئاسمانی، یعنی بە تایبەتی ڕۆکێت ئەو درۆن بۆ سەر هەرێمی کوردستان کە چەند جارێک بردومان کراوە، هەم سنوورەکانی هەم زۆر هەندێک جار ناو شارەکانیش یان فڕۆکەخانەکانیش لەبەرەوەیە کە پێشنیار کراوە بڵێن سیستەمی بەرگری ئاسمانی، ینی بڵێن بەرگری دژە درۆن بدرێت بە هێزەکانی پێشمەرگەی کوردستان، تەمان بدرێت بە هەموو هێزەکانی عێراق، ئەمجا بدرێت بە هەرێمی کوردستان. طبعا ئەمە گرنگێکی گەورەی هەیە، بەڵام هەتاکوی ئێستا ئەمە زیاتر لە گفتوگۆیە، ینی لە گفتوگۆیە لە ئەمریکا لە نێوانی وەزارەتی بەرگری و وەزارەتی دەرەوەی ئەمریکا و دوای ئەوەی کە بودجەی گشتی ئەمریکا گفتوگۆی لەسەر ئەکرێ، ئەمجا ئەم بابەتە پەسەند ئەکرێ و چۆنەتی و ڕۆژ و ڕێ و شوێنی ناردنیشی ئەبێ بزانرێت چۆنە، چونکە ئایا ئەم سیستەمە بەرگری کە ئەدرێت بە هێزەکانی پێشمەرگە و بە هێزەکانی عێراق بە شێوازێکی گشتی لەگەڵ سیستەمی چاودێری ئاسمانی، چونکە دووشت هەیە بۆ مەسەرەی ئەوەی بتوانی کۆنتترۆلی ئاسمان بکە، یەکێکیان سیستەمی چاودێری ئاسمانی کە پێمان نەگۆڕ ڕادار جاران، بەڵام ئێستا جۆرەها سیستەمی تایبەت هەیە. سیستەمی دووەمە سیستەمی دژە ئاسمانیە، یعنی چەکی دژە ئاسمانیە بە هەموو ئەو جۆرانی کە ئێستا هەندێک جۆرەها سیستەمی دژە بڵێن پاراستنی ئاسمانیان یان چەکی دژە ئاسمانی هەیە. ئەمە ئەوەسێتەوە لەسەر ئەوەیە ئایا ئەو گفتوگۆی لە نێوان وەزارەتی بەرگری وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەگاتە دووەمیش جگەل لەوەش ئەمە وەکو هاوکاری ئەدرێتە عێراق یان وەکو فرۆشتن. ئەمجا ئایا عێراق ئایا چونکە ڕەزامەند ئەبێ لەسەر ئەمە یان ڕەزامەند نابێ، یعنی ئەمانە هەمووی پەیوەستە بەم پرۆسەیە، بەڵام زۆر گرنگە ئەگەر لە دوا ڕۆژدا بێگومان عێراقش سیستەمی چاودێری ئاسمانی سیستەمی بەرگری ئاسمانی. بەڵێ یەک پێتان وایە بە خوێندنەوەی خۆتان بەو هاوکارانی لە ماوەی ڕابردوو ئەمریکا بۆ هێزی پێشمەرگەی هەبووە، پێتان وایە ئەمە جێگەی بکرێتەوە و بدرێتە هێزی پێشمەرگەی کوردستان و لەگەڵ ئەوەشا پێتان وایە عێراق ڕازی بێت هەرێمی کوردستان ئەو سیستمە وەربگرێ؟
وەکو باسم کرد یەکەم ئایا ئەم پێشنیارێکە کراوە وەکو هاوکاریە یعنی بە هاوکاری ئەدرێتە هەموو عێراق و دوایی لەگەڵ عێراقش ئەدرێتە هێزی پێشمەرگەی کوردستان یان ئەمە ئەفرۆشرێتە عێراق و ئەبێ بەشێکی بۆ هەرێمی کوردستانیش بێ طبعا ئەمە یەکێکی لە خاڵەکانە کە بەسراو بە مۆزوع خاڵی دووەم ئەوەیە ئایا عێراق ڕەزامەند دەبێت ئەگەر هاوکاریش بێ بەشی هەرێمی کوردستان یان بەشی هێزی پێشمەرگەی بدا لەو سیستەمەی کە ئەدرێ بە عێراق چونکە وەکو باسم کرد پێشتریش ئاماژەم پێدا خۆی خودی عێراق تا ئێستا سیستەمێکی چاودێری ئاسمانی و سیستەمێکی چەکی دژە ئاسمانی نییە کە لە سەرتاسەری عێراقدا هەبێت بە هەرێمی کوردستانیشەوە بۆ ئەوەی ئاسمانی خۆی چاودێری ئێستش عێراق خۆی نەقسی هەیە ینی کەم و کورتی هەیە لەو ڕووەوە و عێراق لە هەوڵدایە بۆ ئەوەیە هەم سیستەمی چاودێری ئاسمانی خۆی نوێ کاتەوە هەم سیستەمی چەکی دژە ئاسمانی خۆی نوێگاتەوە یعنی ئەوە سێتەوە یەکێکیان لەسەر ئەوەی ئەمە فرۆشتنە یان هاوکاریە و ئەگەر فرۆشتنە عێراق ڕەزامەند دەبێت بە کڕینی و بەشی هەرێمی کوردستانی دابین کە دووەمیشیان ئایا عێراق ئەگەر ئەم سیستەمە وەرگرت ڕازی ئەبێ ئەو سیستەمە لە ژێر دەستی هێزی پێشمەرگە بێت یان دەبێت بەس لەسەر ژێر دەستی هێزەکانی خۆی بە بەتایبەتی ئەو هێزانەی کە ئێستا لەسەر سنووری عێراق تورکیا عێراق ئێران لە هەرێمی کوردستان هەموو هێزی پۆلیسی پاسەوانی سەر بە وەزارەتی ناوخۆی حکوومەتی فیدراڵی خاڵی سێ هەمیشە دەستی هێزەکانی ئەمریکا بە ئێمە خاڵی سێهەمی ئەوەشە خاڵی سێهەمی ینی بۆ باسکەم بۆ ئەوەی کە خاڵی سێهەمی کێشەکە ئەوەیە ئەمریکاش بۆ دانی هەری هاوکاریەک بە هێزی پێشمەرگە بەستوێتەوە بە مەسلەی یەخستنی هێزەکانی پێشمەرگە و مەسلەی ڕیفۆرم لە ناو هێزەکانی پێشمەرگە ئێمە بینیمانە هەفتەی پێشوو دوو جار وەفدی باڵای هێزەکانی ئەمریکا سەردانی هەرێمی کوردستانی کرد و چەند کۆبنوویەک لەگەڵ وەزارەتی پێشمەرگە و ڕێزدار جەنابی سەرۆکی هەرێمی کردووە بۆ مەسلەی چۆنیەتی پەلەکردن لە یەخستنی هێزەکانی پێشمەرگە و ڕیفۆرم لە هێزەکانی پێشمەرگە چونکە پێدانی یارمەتیش و پێدانی حتا ئەو بڕەپارەی کە ماگانە ئەدرێ بە هێزی پێشمەرگەی کوردستان لە بەسراوەتەوە بە مەسلەی پرۆژەی چاکسازی و مەسلەی یەخستنی هێزەکانی پێشمەرگە ئەمانە هەمویان هۆکارن کە ڕۆڵیان ئەبێ لە مەسلەی پێدانی چەکی دژە ئاسمانی و سیستەمی چاودێری ئاسمانی بە هەرێمی کوردستان کە ئێمە تەمەناکەین لە هەرێمی کوردستان ئەوە ئەبێت بەڵێ بەڕێز جەباری ئاور ئێستا دۆخی یەخستەوەی هێزی پێشمەرگەی کوردستان چۆنە بە باشی بەڕێوە چێت؟ ئێستا طبعا کێشەیەکێ حقیقت یعنی لە واقعدا وەکو باسم کرد کە هەفتەی پێشوو دوو جار شاندی باڵای ئەمریکا و هاوپەیمانان سەرداری هەرێمی کوردستانیان کردووە لەگەڵ تیمی وەزارەتی پێشمەرگە و هەفتا و هەشتاش کۆبنەوەیان کردووە جگەلەوە لەگەڵ جەنابی سەرۆکی هەرێم کۆبنەوەیان کردووە طبعا دیارە لە بەیاننامەکەی سەرۆکایەتی هەرێمش ئاماژە بۆ ئەدرێت کە کێشەیەک هەیە لە مەسلەی یەخستنی هێزەکانی پێشمەرگە و لە پرۆسەی بڵێن چاکسازی لە ناو هێزەکانی پێشمەرگەیە کە ئەم ماوەیە هەندێک کێشە لە خودی بەڕێوەچوونی کارەکانی ناو وەزارەتی پێشمەرگە هەیە بەهۆی ئەو ململانیە سیاسی کە لە دەرەوەی هێزە چەکدارەکان هەیە بەداخەوە کە ئێمە پێشتر بەڕاستی ئێمە پێشتر ساڵانی پێشتر کە بن ئەمینداری گشتی بووم و لە وەزارەت بووین و ستافێکی ترمانە بوو کە زۆری خانەنشین کرایان لە ئیش نەماوە ئێمە نەمانهێشت بە هیچ شێوازێک هیچ جۆرە ململانێکی سیاسی دەرەوەی هێزە چەکدارەکان بێنتە یعنی سیاسەکان بێنە ناو وەزارەت دایمەن ئاگر بڕێکمانە کرد بۆ ئەوەیە کێشەنەیەتە ناو وەزارەتی پێشمەرگە و ئیشەکان بە چاکی بڕوا لە ناو وەزارەت بەڵام بەداخەوە ئێستا کێشەکە ئەوەیە ململانە سیاسەکانی دەرەوە ڕەنگیان داوەتەوە لە ناو وەزارەتی پێشمەرگە کە بۆتە کێشەیەک بۆ مەسلەی پرۆسەی یەخستن و پرۆسەی چاکسازی لە ناو وەزارەتی پێشمەرگە لەبەرەوە بە حەقیقەت لە ئێستادا هێشتا بەدانانی وەزارەتی پێشمەرگە سەرۆکایەتی هەرێمی کوردستان و هاوپەیمانان و ئەمریکاش کە پرۆسەی یەخستن و پرۆسەی چاکسازی بەڕاستی سست بووە و بەرەو پەککەوتن ڕۆشتووە لەبەرەوەیە ئەوە کێشەیەکە ئەبێت چارەسەر بکرێت. بەڵێ بەڕێز جەباری ئاور شارەزای سەربازی و ئەمینداری پێشووی وەزارەتی پێشمەرگە سوپاسکە لە سلێمانی و لەگەڵماندا سوپاس بۆ کاتێ بێمەتاندا.